خۆی بمانگەیتە ڕەمەزان بۆ لەبەروی گەیشتن بە ڕەمەزان یەک مانگ بە ڕۆژووە بیت. من صام يوما في سبيل الله باعد الله بينه وبين النار 70 خريفا. کەسی ڕۆژێ لە پێناوی خوا بە ڕۆژوو بێ 70 ساڵ لە ئاگری دۆزەخ دوور دەخرێتەوە. یەک مانگ بە ڕۆژوو بی. الله ئەکبەر لەو فەضڵە گەورە، الله ئەکبەر لەو فەضڵە گەورە. دوو پیاو هاتنە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خێڵی قوداعە بوون. ئیمانیان هێنا و یەکێکیان شەهید بوو لە پێناوی پەروەردگارە. دوای ساڵێک تەمەن دووەمیان لە پێناوی خوا ئەویش وەفاتی کرد. طەلحە ئەفەرمێ لە خەومنا بینیم تەماشاکەم ئەوەی دووەمیان پێش یەکەمیان ڕۆشتە بەهەشتەوە. سەیرم لێ هات، یەکەم شەهید بوو لە پێناوی خوا، دووەم شەهید نەبوو. فەرمی عەرزی خزمەتیم کردم یا ڕەسوول الله، خەوێکی ئاوام بینیوە. فەرمی لە چی عەجیب لێتی ئەی طەلحە؟ ئایا ساڵێک لە دوای ئەو نەژیاوە؟ ڕەمەزانێکی نەگرتووە؟ ئاوای پێفەرموو ئایا ڕەمەزانێکی دوای ئەو نەگرتووە؟ ئایا ئەوەندە و ئەوەندە نوێژی لە دوای ئەو نەکردووە؟ وتم بەڵێ یا ڕەسوول الله. فەرمی وەڵڵاهی بەینیان وەکو بەینی ئەرز و ئاسمان وایە. ڕەمەزان هاتووە، ڕەمەزان هاتووە تخاتە پێشی شەهیدەوە. بە ڕۆژووگرتنی تەنها با نەبێت، بە خەوتنی ناو مزگەوتەکان و لە ماڵەوە با بە خەوتن نەبێت، بە تەماشاکردنی مسلسلات و زنجیرە دراماکان با نەبێت، بە ڕۆژووگرتن خوا لە کەس خۆش نابێت، فەرزەکەت لەسەرەکەوێ. بەڵام ئەم ئەجرانە بۆ بە ڕۆژووگرتنی تەنها نییە، بە برسیکردن و تینوێتیکردنی تەنها نیە ئەجرانە. بۆ کەسێکە ئیمانە و احتیسابە، بۆ کەسێک هۆکارەکان بگرێتە بەر، بۆ کەسێک ئەسبابەکانی لێ خۆشبوونی پەروەردگار تەبارەکە و تەعالە بگرێتە بەر. بۆیە ئاگاتان لێ بێت. هەر بۆیە مەیل ڕەمەزانەکەتان بڕوە هەروە، تەمەن ئەڕوا بە ڕەمەزان. کاتێ بەیانی ئەکەیتەوە تا ئێوارەت پێ زۆرە کێ تەواویەکە، ئێوارەش دێ و کۆتایی پێ دێ. سەرمان ئەڵێ ئەم سەرمان کەیتر کەی بێت، سەرمان کەیتریش دێت وەڕوە. وەڵڵاهی ئەگەر تەمەن باقی بێت دوای ڕەمەزان لەسەر ئەم مینبەرەوە دیسان و یەکترە بینینەوە، ئەوسا ئەوە زەرمەند بوو کە ڕەمەزان هاتووش و بە هیچ عوذرێ ڕۆژوەکەی نەبێت. بۆیە تەمەن ئاواتانی بە ڕەمەزان. دنیا ئاوایە، فترەیەکە و دەڕوا. مەهێڵن ئەم تەمەنەتان بڕوە بەبێ تاعەت و عیبادەتی پەروەردگار. ئێستا کەسێک لەم حاڵەتەی ئێوە لە مزگەوتان خەریکی دانیشت و خەریک مەیەخواتەوە، کاتی تۆ ڕۆشت کاتی ئەوش ڕۆشت، بەڵام تۆ لە تاعەتی خوا ئینشاءڵڵا بردە سەر، ئەویش لە تووڕەی پەروەردگارە بردە سەر. مەیڵن کاتەکانتان بڕوە بەبێ تاعەتی خوا، بەبێ عیبادەت بیر لەوە کەرەوە ئەم کاتە هەر ئەڕوا، ئەم کاتە هەر ئەڕوا با لە تاعەتی خوا بێ. ڕگایەکمان لە پێشە بەهەشت و ئاگرە، هەمومان ئەوێ بگەین و بەو ڕۆژەی کە بەرامبەری خوا ڕائگیرین. ئەگەر خۆمان ئامادە کرد بوو ئەوە الحەمدولله، خۆشمان ئامادە نەکرد بوو وەڵڵاهی لۆمەی خۆمانەکەین، لۆمەی کەس ناکەین، لۆمەی هەر کەسیش بکەین سوود و کەڵکی نییە. وەناژبێ بڵێ شەیطان بانگی کردم، ئینەما دەعەوتوکم فەستەجەبتم لی، ئەڵێ من بانگ کردم زۆرم لێ نەکردن، خۆتان وەڵامتان داوە، توانی وەڵامی منت نەدایەتەوە. بۆیە ڕۆژێک دێ بەرامبەری پەروەردگار ڕائگیرین، وەڵڵاهی پرسیارمان لێکە لە کارمان، لە کردەوەمان، لە چاکەمان، لە خراپەمان، با خۆمان بەو ڕۆژە ئامادە بکەین و با ڕوسور و ڕوسوی بارەگای پەروەردگار تەبارەکە و تەعالە. خوای تەعالە موفقمان کە و هیدایەتمان بدە.